بەڕێزان گفتوگۆ دەکەین لەسەر پرس و باس و بابەتێکی دیکە لە چەند ڕۆژی ڕابردوودا فازڵ میرانی هەندێک قسەی کرد کە قسەی طبیعی خۆی بوو، ڕێی خۆی بوو، بۆچوونی خۆی بوو، بۆچوونی واقعیانەی خۆی بوو کاتێک گوتی بەبێ یەکێتی حکوومەت پێک نایە لە هەرێمی کوردستان و کابینەی نوێ ممکن نییە بەبێ یەکێتی پێک بێ و واقعیش نییە. بەڵام دوای 3-4 ڕۆژ بەپێی زانیاریەکان ئەمە نیگەرانی هەندێک کەسی لێکەوتۆتەوە لە نێو پارتی دموکراتی کوردستاندا ناچار کرابەوەی کە شەوی ڕابردوو لە شاشەی تەلەڤیزیۆنەوە چاوپێکەوتنێکی ئەنجامدا و کۆمەڵی قسەی کرد تەواو پێچەوانی بۆچوونەکانی پێشووی بوو. گفتوگۆکەین لەبارەی ئەوەی بۆچی فازڵ میرانی ناچار کرا کە لە قسەکانی پێشتری پەشیمان بێتەوە. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاکستران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکستران بەخێر بێ. بەخێرات سەرچاو. قسەکانی پێشووتری کاک فازڵمان بینی و ڕای ئەوە زانین لەبارەی واقعەتی هەرێمی کوردستانەوە، بەڵام شەوی ڕابردوو کۆمەڵی قسەی کرد. بە بڕوای ئێوە بۆچی فازڵ میرانی ناچار کرا و پەشیمان بێتەوە لە قسەکانی پێشووی؟ بەڵێ زۆر سپاس وەکو جەنابەت ناچار کرا گەنا لە 24 ساعات ئەمڕۆ ئێ ناگۆڕێ، ینی زۆر بابەتی زۆر سەرنجڕاکێش بوو چونکە لە ئەدەبیاتی سیاسی پارتیە لە گفتوگۆ ئیعلامەکانی پارتیە هەمیشە کاک فازڵ میرانی بەوە ناسرا بوو بە تۆزێک ئەهۆنتر حتا لە گەرمەی ئەو ڕۆژە ناخۆشەکانی شەڕی ناوخۆ و شەڕی ئەلامیە بەڕێز میرانی تۆزێک ئەهۆنتر قسەی دەکرد جارە منتقی پارتی کە منتقی پارتی ئەمە پێمان وە لە زۆر جمگەدا ئەوی کە علاقی بە پەیوەندی نێوانێکێتی و پارتیەوەی زۆر چەوت و هەڵەیە، بەڵام بەلانی کەمەوە ڕایەکی بەڕایەکەی بە شێوەیەکی معقوڵ و ڕێک و پێک دەوت و بە سەنگ و نمونەیەکی ساڵێکی تایبەتی خۆی دەوت. بەڵام لە ڕاستی ئەوەی کە لە دوێنێ شەو لە نێوان مەسافەی نێوان مقابلەکەی لە ڕوودا و بۆ مقابلەکەی لە کاڵا سوار ڕەنگە فەرقی خاوەندایەتیش نیشان بدە، ینی بڵێن ڕوودا و کێ خاوەتی و کوردستان کێ خاوەتی، بەڵام لە ڕاستیە هەم شەڵەژانی پێوە دیار بوو هەم ئەوشی پێوە دیار بوو کە ئاخرێکی باشی لەهێنا بەداخەوە چونکە ینی شێوەی قسەکردنی شێوەی گفتوگۆکانی شێوەی تەرحەکانی بە زمانێکی زبر فازڵڵێ عاقیبەتی خێر نەبوو ئاخرەتی نامێ عاقیبەتی خێر، بەڵام ئاخری دیدا ئەیسە آخر دیدارە نازای دیدایی دەکەیان نا، بەڵام ئەم ئاخر دیداری باش نەبوو و زۆر ناپەسەند بوو بەڕاستی و هەم زمانەکەی زبر بوو هەم لێکدانەوەکانیشی هەڵە و چەوتی تێدا بوو. ئینسان دەتوانێت بڵێ لێکدانەوەکانی تەمسیلی حزبێکەکە ڕای خۆیەتی ڕای حزبەکەیەتی، بەڵام بەم زمانە زبرا قەت کاک فازڵمان نەبینیەوە نەناسیوە و یەکی بوو لە باوتۆڵی بەمانە کوردواری خۆن لە پیاو ماقولەکانی ناو پارتی، بەڵام دیارە لە وشاری سیاسی و گۆڕنی تەرکیبەی سیاسی دەسەڵاتدارەتی و نفوزی ناو پارتی ئەمیشی ناچار کرد کە بە پەلا بێتەوە پێشی کابینەکە بۆی بتوانێت هەندێک قسە بکات کە ئەو جەناحە نفوزدارە بە تایبەتی جێگری سەرۆکی پارتی جێگری دۆمی سەرۆکی پارتی و سەرۆکی حکوومەتەکەی ڕازی بکات لە خۆی بەم شێوازە قسە کرد کە بەڕای من ستایلی کاک فازڵ نەبوو، بەڵام دەبێت خۆی شەفاعەت بۆ خۆی بکات بۆچی وای وتووە. ینی بە بڕوای تۆ بۆ ڕازیکردنی دڵی مەسرور بارزانی ئەمەی بەڵام بێگومان وایە چکە لەبەرەوەی ئەو هەمیشە لە گەرمەی منوانە سیاسەکان شەوەکو باسم کرد لە 20 ساڵی ڕابردووە ینی بەم نەفەسە بەم نەهەجە قسەی نەکردووە. ئەتوانم بڵێم نەهەجەکە هەمان نهجی پارتیە یان جەناحی دەستڕۆیشتووی ناو پارتیە، بەڵام ڕاستیەکەی وشەکان و زمانەکان بۆ ئەو ناوەشە و لەگەڵ عمر و لەگەڵ تەمەن و لەگەڵ بڵێن سیاقی ئیشکردنی ئەو ناو پارتی دموکراتی کوردستان نەدەکوجە بەداخەوە. باشە کاکستران ینی بینیمان لە هەڵمەتەکانی بانگەشەدا هەموو هەڵمەتەکانی بانگەشەیەکێتی نیشتیمانی کوردستان هەم میدیاکانی ئەم لە زاری سەرۆکەکەشیەوە ڕەخنە دەگیرا لە حکومەت لە حکومڕانی لە ئەوەی ئەدای باشتر هەبێ لە جیاوازی ینی ئەمانە، بەڵام ئەرگیز بە وشەیەکیش باسی بەڕێز کاک مەسرور بارزانی نەکراوە سەرۆکی پارتی دموکراتی کوردستان، بەڵام قسەکانی کاک فازڵیانی ڕاستەوخۆ و ناوێنانی سەرۆکی یەکێتی و سەرۆکی حزبەکە و ئەو ئاستە باوکی و باپیری و بەڕاستی ئەمە بۆچی ئەمن تەمان شتێک نووسی ئەڵێم کاک باڤڵ و خیتابی سیاسیکێتیش مەسەڵەن باسی حوسای ڕابردووی حکومڕانیە کرد لە
کوردستانە کە حکوومەتی کابینەی نوێمە و باسی سەرۆکی حکوومەتەکەی کرد کە موفق نەبوو لە ئەدای ئەو مهمەیە بەڵام بەڕاستی بەڕێز فازڵ میرانی گەڕایەوە لە جاتی 700 سفرێکی بۆ زیاد گەڕای بۆ 70 ساڵی ناو حرەکەی کوردی کە ئەمە دیارە نەک یەک لای نەبووەوە شێوە قسانەی کە فازڵ دەیکا ئەم هەرسانگاندە نادروستانە کەس نەی سەلماندووە دراسەیەکمان نییە دیارە بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەدەبیات خۆی قساکە لەسەر ئەو مۆزوعانە سرعە سیاسەکانی کە لە کوردستان هەبووە ناکۆشیەکانی کە لە کوردستان هەبووە پارێز بە تەریخی خۆی قساکە بەڵام هەتا ئێستا لێکۆڵینەوەیەکی ئەکادیمی نییە کام قسانەی کاک فازڵ بسەلمێنێ ئەو لێکۆڵینەوەی تا ئێستا کراون بە تایبەتی ئەگەر لێکۆڵینەوەی زانستی بن ئەگەر لێکۆڵینەوەیەکی نیشتیمانی بن هەمیشە بەلای هەڵسەنگاندنەکان یەکێتیە داعشکاندوێتەوە منەمان نامانێ ئەینە بڵێن هەمیشە ڕوونەکە کێ نیشتیمان پەرۆ کێ با بڵێن بەشێکە لە ئەدەبیاتی سیاسی بەشێکە لە مێژوور بزنەی کوردایەتی لە خەواو تێکۆشانیا وە کێش عکسەکەیەتی بەداخەوە بڵێن بەڵام دیارە بەڕێز زەختەکە لەسەر وشارەکە لەسەر بەڕێز فازڵ میرانی ئەوەندە زۆر بوو کە ناچار بگەڕێتەوە بۆ 70 ساڵی ڕابردوو ئەم سرعە سیاسی کە لە کوردستانە هەیە کەس ئەو قسانی کاک فازڵ ناسەلمێنێ و کاتێک کە بەڕێز کاک باڤڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەی کرد و هەمیشە کە قسە دەکا ئەوە هیچ یعنی با بڵێن باسی مەلا مستەفا ڕەحمەتی ناکە هیچ باسی ئێستا لە مەرحەلەیە باسی بەڕێز مەسعود بەرزانیش ناکە کە سەرۆکی پارتیە و مەفروضە بەشێک بێت لە ئەجندای پارتی بەڵام بۆ حرمەتەن بۆ ئەو تاریخە لەکە لەگەڵ جانای مامجەرە هەیەتی حرمەتەن بۆ فەرقی تەمەن هەموو ئەمانە دایمەن کاک باڤڵ لە خوار ئەو مەسەلەی قسە دەکا باڵێن دوای کاک مەسعود قسە دەکا کە پەیوەندی و ئێستش سوڵتەی سیاسی بەڕاستی لە هەموو جوڵەکانی پارتی بەدەست بەڕێز مەسعود بەرزانیە لەبەرە ڕووکرددا ئەو لە ڕخنەگرتنە بابەتی زۆر نۆرمال و تەبیعی یەکەم حکومڕانی بەدەست ئەوە دوم هەموو جونگە هەستیارەکانی دامەدەستگەکانی پارتی خەڵکی دەزانێت بەدەست بەڕێز مەسعود بەرزانیە و ئەم عنوانانە واضح ڕوونیشە بۆ هەر کەسێک کە بیوە رەخنە ئەدای سیاسی پارتی یان حەزبێکی بگرێ ئەبێ ڕوو لە کەسەبێک کە مەسئولی ئەم مەلەفەیە کە لێرە بەڕێز مەسعود بەرزانیە گەڕانەوەی ئەم ناوکۆکی سیاسیانە بۆ زمانێکی قەدیمتر کە حتا قەدیمتر لە تەمەنی کاک فازڵ میرانیش خۆی کە شەستەکانە هەفتەکانە هەشتاکانە عمر و دەرکەوتنی کە بەڕێز فازڵ میرانی لە سیاستی کوردی گەڕێتەوە بۆ ساڵانی هەشتاکان نەوەتەکان یعنی ناگەڕێتەوە بۆ حتا لە هەفتەکانە خوێندکار بووە لەبەرەوە ئەم عمرە ناگەڕێتەوە بۆ عمری ئەو چ جاوی گەڕێتەوە بۆ عمری سەکەداتی سەیەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بەڕاستیم پێم وایە بەڕێز فازڵ میرانی موفق نەبوو لە ئەدای خۆیان بەڵام دیارە بوشارەکان دیارە باڵێنەوەی کە چەپاندن کەپتیەوەی کە نەیتوانێت قسە بکە لە چەند ساڵی ڕابردووە چکە وقارێکی دروست کرد و بڵێن ڕوانگەکانی خۆی وا بەیەخ کرد و کە وانیشاندا کە بە ماخور قسە دەکا ئەمە وای کرد ینی وەکو کەپتێک لە ناو دڵی بمێنێتەوە لە ناکاو تەقیەوە لە مقابلە و ئەو ویستەش ئەم ویستەی خۆی کەپتکردن چەپاندنە لەگەڵ ویستی بڵێن جێگری سەرۆکی پارتی کە دیارە گوشایی لێکردکە بە قسەکانی خۆی بگۆڕێ دیارە ئەم هەون جانێکیان گرتەوە ئەم قسە نابەجانی لێکەوتەوە کە بینیمان دوێنێ زۆر لە ژێر گوشارە کە کەسێک قسەیەک دەکا بەرامبەر زۆر لێ وەرناگرێ ئێوە وەکو یەکێتی ئێمە قسەکانی کاک فازڵ وەکو چی وەرەگرن ینی لە ژێر گوشارە و دەزانن لە ژێر گوشارایە بۆیە تەحملی دەکەن و دەزانن قسەی دڵی ئێمە مامەڵی لەگەڵەکەین بابەتێکە مامەڵی لەگەڵەکەین ینی شەفاعەتی بۆ کەین لە ڕێوەی کە لە ژێر گوشارە بوو بەڵام لە ڕاستیە تاریخ خۆی شەفاعەتی تەسەوور ناکەم تاریخ شەفاعەتی بۆ بکە چونکە ئەم هەڵسەنگاندانی کە ئەو کردی بۆ وەزعی سیاسی لە کوردستان لە 70 ساڵی ڕابردووە لە 20 ساڵی ڕابردووە لە 30 ساڵی ڕابردووی دوای ڕاپەڕین و لە هەشتاکانیشە ینی زۆر ناجۆر بوون خەڵکە زۆر هەوڵەدا بە شێوەیەکی بڵێن چۆڵی دۆزینەوەی حیلە شەرعی بتوانێت بەشێک لەم بیرۆکانە تەمریر بکە یعنی بیمەشێنە و وەکو بادینی دەڵێ وارە کە خەڵک ینی باوەڕ بەم قسانە بکە بەڵام بەڕاستی بەڕێز میرانی ئەوەندە زەق بوو ئەوەندە تۆخ بوو بۆ یاخەکەی یعنی دوای نەپێکە بەداخەوە باشە زۆر جار کاکسترانیانی تەمەندارەکان ئەوەی تەمەنێکیان هەیە بۆ نمونە تۆ چاوەڕێی قسەی خێران لەکەی لەبەری ئەوەی ببنەوە کاری ئاگری شەڕی زیاتر ینی بۆ لەم کاتەدا ئەمە دەکا
ئەتۆ سەیری هاوتەمەنەکانی بەڕێز فازڵ میرانی کە ناوێکێتیش ماکوسان یان لە ناحەزبەکاری کە بەشی زۆریان بەو ڕوانگانەی خۆیانەوە دانیشتون و ڕایکی زبر دەرنابرن چونکە تاریخێک لە پشت قسەکردیانەوە تاریخێک لە بەردەم ڕوانگەکانیانەوە هەیە بەڵام بەڕێز فازڵ میرانی ڕەچاوی حتا ئەو تەجبە سیاسی دووری خۆشی نەکرد و تێکەوت بەڕاستی یانی وەک چۆن لێ بە شێوازێک تێکەوت کە نازانم فریاکە بە مقابلش کە ڕاستی کاتەوەیانە بەداخەوە ئێمە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردننا بووین و لە کاتی ئەم گەرمبوونی ناوکۆکی سیاسەکان لە کاتی هەڵبژاردننا بەڕێز فازڵ میرانی توانای دەورێکی باشتر بژێرە چونکە انتخابات ڕۆژێکە بەڵام پێکەوەشیان و ئیداری سیاسی و مەلەفاتی پەیوەندەکانی یەکێتی و پارتی بە ناکۆکی و بە یەکێتی بوونەوە بە پێکەوەبوون و بە جیاوازبوونەوە زۆر لە تەمەنی ڕۆژێکی انتخابات زیاترە. باشە کاکسران هێشتا ینی هەرێکێتی بە زمانێکی نەرم قسە دەکا و بە زمانێکی بێگومان ڕای زمانی یەکێتی زمانی حاسمەواتە یەکلاکەرەوەیە بەڵام هەمیشە بە زمانێکی نەرم و نیاو لەسەر خۆیە زمانی بەداخەوە زمانی بەڕێز فازڵ میرانی وانە بوو و زمانی سیاسی پارتی یان باڵی ئێستا ینی بڵێن نفوزدارەکانی ناو پارتی بە تیمی بەڕێز مەسعود بەرزانی تیمی سەرۆکی حکوومەتە هەر ئەو تیمە ناو پارتیشە چکە ناو پارتی زەحمەتە حکوومەت و حەزب لێک جاکەیتەوە و دە تێکەڵ گۆشت و خوێن تێکەڵ بووە ینی بە هەموو زمانی زبری خۆیانەوە ینی ئینسان دەزانێت بەشێکە لە توراسێک کە دایمەن کەیفی بەوە بە پێکەوە بوون و کەیفی بەفرەیی سیاسی و فرێ حزبی نایە بەڵام ئەمان زۆر بە شێوەیەکی زبرتر تابیری دەکەن دیارە ئەو شانەوەی کە فازڵ ئیش بۆ کە بچێتەوە سەر ینی بۆی بێتە فارغۆنی یەکەم ناچار بە ڕاکردن هاتووە و ڕاکردن هەناسە برکەی دەکەن. باشە کاکسران خەم لە قسەکانی خۆن یان خەم لەوە خۆن سیاسیەک بۆ کۆتایی تەمەنەوە ناچار بۆ قسە نەکرەوە خەم لە مەسەلەی کورد دەخۆی خەم بۆ خەڵک حزبی ترێ خۆی خۆی خەم لە خۆ ئێمە خەم لە گەشەکردنی بزنەوەی سیاسی کوردستانە خۆش نیە دەبینیەوە سیاسیەک لەو تەمەنەوە ناچار کراوە کۆمەڵە قسە بکە زانای بۆ کاکە ڕاکۆ لەبەرەوەی بەرەنجە دیمەنی بزنەوەی سیاسی لە کوردستانە دیمەنێک کە کابێت تەجبە یەکتی وەربگرین ینی چەند خۆشە ئینسانێک بەسەر پارتیەک بڵێ ئەو ڕایی ئەم سەکردایەتیکێتی یان ئەو مەکتتەبی سیاسیکێتی باش بوو سەرڕاوی کە خلافمان هەیە لەسەری چەند خۆشە بۆ ئێمە شەروە بڵێن ئەم ڕایی کە کاک فلان دەری دەبریان کاکفیسا دەریبرین لەناو پارتی یان لەناو حزبی شوعی یان لەناو گۆڕانیان حزبێکی تر جیاوازە لێم بەڵام دەوڵەمەندکردنی بیرکردنەوەی سیاسی لە کوردستان دەرەوەکردنی ئەندێشەی کوردایەتیە بەڵام بەڕاستی ئەوەی کاک فازڵ کردی ینی بەتاڵکردنەوەی بزنەوەی سیاسیە لە زۆر مەفاهیمی جوان کە کاک فازڵ و تیمی ڕەفیق خەتیمەکانی ئەو لە ناو پارتیە پیان وابوو بەشداریان کردووە بەشداریکی کاریان کردووە لە دەوڵەمەندکردنی بزنەوەی سیاسی کوردستانە بەڵام تەسەورەکەم بەمە هێنایە و سەرسەر بەداخەوە یعنی هەمان ئەو ڕخۆقینە و هینەی کە تاریخی دوو درێژ هەیە هێنایە سەرباس کە من دڵنیام ئێمە ناچار ناکە و نیشتمانی کوردستان بچینە سەر ئەو تاریخ قەدیمە ئەگەرچی ئەو تاریخ قەدیم بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و بۆ ڕەوتی لە دوای یەکی حرەکەی کوردی بەشەکەی یەکێتی نیشتمانی کوردستان جێی شانازیە بەڵام ئێمە نامانەوێت لەبەر هەڵبژاردنێک لەبەر بنانی سیاسی ئەمڕۆ ینی تاریخ مێژوو بانکەینەوە جایەکتر ئەوەی کە لە بەردەستمانە ئێمە ئیدارەی 7 ساڵە باسەکەین کە بەداخەوە تایە بەڕێز بەسوود بەرزانی موافق نەبوو لە بەڕێوەبردننی حکوومەتە لە بەڕێوەبردننی کەیسەکانی ئاوەدانیە لە بەڕێوەبردننی کەیسەکانی گەشەپێدانی پێکەوەی هەرێمی کوردستان نابێگومان لە مەلەفی موچە لە مەلەفی پەیوەندێکی باش لەگەڵ بەغدا کە بەگوێری دەستور بەگوێری سەقاخانی گەلەکەمان بێ و هەروە حتا لە پەیوەندی دەوڵەتەکانە ینی باسی نیشتمان پەرۆرەتی و کوردایەتی ئۆشتانە بۆی کێتەکەن نوێی خاکی کوردستان بە موافقەتی خۆیان تەسلیمی شوێنی تر کراوە ئەمە باش نییە باسی زۆر خەدیمتر ناکەین کە ینی ڕەنگە برین بکرێنێتەوە بەڵام باسی ئەوە دەکەین ئەم 7 ساڵە دیارە مەخمەسەمانەوە نییە کە بۆ نمونە کابینەکانی تری پارتی کە بە سوورکاتی پارتی بۆ ئەوانە بێکەم و کوڕین یان بێکێشەن بەڵام ئەمەی بەڕێز مەسعود بەرزانی کردی لە ڕاستیە پێشبرکێ بوو لەگەڵ هەموو جۆرەکانی خراپەکایی لە حکومڕانیکردنی کوردستانە لە جیاکاری لە نێوان هێزە سیاسەکانە لە جیاکاری لە نێوان ناوچە جاجەکانی کوردستانە
لە ئەوەی کە برن حتا برن زۆنەکانیش جیاکاری و لە نامۆفەقی لە ئیدادانی مەلەفی موچەی خەڵکی کوردستانە لە زۆر لە ئازادی سیاسیەکانە ئازادی ڕادەربین و ئازادی ڕاگەاندن و لە هەوڵەکانی دەستێوەردان بە میلیشیات و بە شێوەی جیاجیا لە بڵێن لە بارودۆخی سیاسی ناوچەکانی تەنیا لەبەری نفوزی لەو ناوچانە نیە و مامەڵەکردن بە ئەوەی لە مەفهومی دینیا پێدەن فستاتی خێر و شەڕ لەگەڵ ئەم بابەتە ینی مامەڵەکردن لەگەڵ ناوچەی هەولێر و بادینەوەک بڵێ مڵکی سرفی خۆیەتی و مامەڵەکردن لەگەڵ ناوچەی سلێمانی شوێنەکانی تری کاوی پێدەکوتا زۆنی سەوز وەک ئەوەی شوێنی ئاوەڕۆیە بۆ هەموو شتە خراپەکانی کەوان پیان پەسەندیە ئەمە سیاسەتێکە کاتی خۆی لە سووریا بەکارهات حکوومەتێکی دیکتاتۆری هەبوو و نظامی سیاسی هەبوو و لە بەرامبەرە هەموو ئەم تەصیفە سیاسیە ئەم ڕووکردنە سیاسیە ڕووی لە لوبنان بوو لوبنان وەکو شوێنێکی بەرەڵات تەماشاکرا دیارە لە ڕواگەی بەڕێز سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانەوە ئازادی سیاسی لە سلێمانی ئازادی حزبی سیاسی لە سلێمانی ئازادی ئۆپۆزسیۆن بوون لە سلێمانی ئازادی هەموو شتە جوانەکانی کە لە سلێمانی و دەڤەرەکەی ئێرە هەیە دیارە ئەمە وەکو کەم کوڕی و نوقسانی سەیرەکرێت بۆیە ینی هەم یەکەم هەوڵدەن زەفەری پێبەرن دووەم هەوڵەدەن جاوە مادام بەرەڵایە لە ڕاگی خوارن با ئەمەش بەشێکمان هەبێت لەو بەرەڵایە و لەوەش گرنگتر سزای سیاسی ناوچەیەک جغرافیەک کە جیاوازە وەک لەوەش گرنگتر با بڵێن ئەدەبیاتی وەک ئەوەی کە سلێمانیان بە قۆنتەرات بدەنێ و بە خۆمار بماندەنێ و ئەم نەهجە ناجێکی ناپەسەندە کە قەت لەهۆی سیاسی جارانی هیچ حزبێکی سیاسی کوردستان نەیبووە بەداخەوە ئێستا تیمی تازای کە ئیدارەی مەلەفی سیاسیەکە ناوپارتی ئەم خیتابە سیاسی ناجۆر و نانیشتمانیا بەکاردێنن دیارە لەو ئاخی لەحزەیە شاک بەڕێز فازڵ میرانی دیارە ئەمڕۆ ئەم شتانە دەیخوا ئەم جۆرە ڕانگانە دەیخوا بۆی هەوڵیدا بە درەنگەوە بێ خۆی بێتە فارگۆن یەکەم جا ئینسان چەند ساڵێکی کەمی مابێ لە تەمەندرێژ بێ بەڵام تەمەندرێژ بێ ماخمان بەسەر کێشەمان لەگەڵ پێویستەکە مەسەلەن بێتە سەر ئەو بابەتە ناپەسەند بوو وەکوتە موافق نەبوو بەڕاستی ئەتوانم بڵێم بە ئەدەبێتێکی سیاسی بەرز بەڵێم کاک فازڵ میرانی موافق نەبوو لە ئەدای ئەو مەلەفەیە لە ئەیسەوە لە ئەدای ئەو خیتابە سیاسی کە پێ ناسا بوو دەناگەر باسی ئەو بکەی خەڵکە زانێ بۆ نمونە یەکەم دەست بە سەراگرتنی داهاتی کوردستان کە ئیبراهیم خەلیلە لە زمانێکە دەستی پێکرد کە ئەو کابینێ ئەو حکومڕان بوو لە بادینان ینی ئەمە قسەمان نەکرد لەسەر مۆزوعات چونکە باعتیبار لەسەر کۆی مەلەفی ئیدارەدانی پارتی قسەمان کردووە بەڵام بەڕاستی ئەگەر بین لەسەر مەلەفاتانە هەڵبدەینەوە ئەگەر وەکو ئەوان بیر لە ڕابردوو کە زۆر بیر لە ڕابردوو دوور ناکەینەوە بیر لە ڕابردوو دوای ڕاپەی نەکەینەوە کە یەکەم شەرخ یەکەم برین کە کەوتە جەستی حکوومەتی یاریمی کوردستانەوە لە سەردەمی حکومڕانیکردنی مطلقی پارتی دیموکراتی کوردستان لە سای کاک فازڵ میرانیە لەو لە بادیرانەکرا کە دەستیان بەسەر گومرکی ئیبراهیم خەلیلە گرت و نەیانەر بۆ حکوومەتی یاریمی کوردستان بۆ حکوومەتی ئێستاوان ئیدعاکەن گوایە باشتر لە ئێمە لی تێدەگەن و لی دەڕوان کە لە کاتێکە یەکەم درز کەوتە نێوان دیواری حکوومەت و بەڕسمی ناسانی سوڵتەی سیاسی لە کوردستانە لە 94 ئەو کاتە بوو کە بەڕێز فازڵ میرانی مەسئولی مەلەفی مطلقی بادینان بوو و دیار لەژێر سای و سەرپەرشتیەوە دەست بەسەر گومرکی ئیبراهیم خەلیلە گیرا کە بۆ هەموو کوردستان بوو بەڵام بەڕێز فازڵ میرانی دەینات بۆ شوێنێکی تر کە ئیلاهی بە خەڵکی کوردستانەوە نییە. بەڕێز کاکسان عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن.